بەخێر بێنێ خۆ سەرچاو. من ناوم شازادە حوسێن محەممەدە، خەڵکی بنارگلین. وەختی ئەنفالەکە هاتە سەرات چەند ڕۆژێک لە دەشت ماینەوە لە جەوڵەکە ماینەوە لەوەلا ئەیتر چوارتەرافمان بانسەر تیارە گردی چوارتەرافیش ناو جێشا بیمان ئەیتر مەجبور ماین پیا و ئەگیریا ئەبریا و جارێ ژنیان دەستی ئەوەڵ جار دەستیان ڕۆژن نەبرد، هەر دەستیان بۆ پیاوەکان برد. دوایی تر گەیمانە قارکەرم لە قارکەرم هێواشی ئەوش بانگوازیان کردیان بێن بڕۆن بۆ مەجموعەکە. هەرچی کەسێ زانست ئەوەی بی ئەترسیا بچێ بۆ مەجموعەکە نەگەچی هەرچی کەسێکیش زانستی نوێی کورە لەسەرشی بوێ شەڕجێ نەماویت و دووسێ ماڵ حەوشێکیان گردویا دەیە بۆ خۆمانە تازەمەی خۆمانە خەڵ نەیەزانی ئەورێن. ئەیتر دەور دە ڕۆژێک 15 ڕۆژێکی پێچی دەور مەجموعەکەیاندا هەرچی لە مەجموعەکە بی وەژن و مناڵ و پیا و ئەختیار و گەشتیان بار کرد و بردیان. دوای سەبانگیانە کرد لە خەڵکەکەیانوت ئەوەی ماوە تۆ بابێت ئازوقە بووە کەس نەگەڕۆی. ئەم تاوە ماڵەکانە ئەگەڕیان سەمونیان داهینە کرد بەیان بەشکەم هەر کەسێ خەرکا لە ماڵێ بێت سەمون بووە لەبەر ئەوەی ئەو سەمونە بوات خەڵک بچێتە دەشتە بێژ ئێمە 6 کەسین ڕێک 6 کەسیان لەو ماڵە گەرەک بووی ئەیانیان برد. دوایی ئیتر ئەوانەی ئەواشەوەش کەس و کار کەمێ ماوە خەڵک کەس و کاری هات بردی و پشکیان دوای 10-15 ڕۆژ لە قارکەرم خەڵکەکەی تر کەس و کاری کەمێکی ماوە کەس و کاری تر کەشی جێش بردی. ئەوانە وا جێش بردی تا ئیساتە دیار نین تا ئیساوە چەند ساڵە دیار نین. تر ئەو دواشی لە ماڵەکانە شاریاوە هەتا دەور 6 مانگ 7 مانگ ئافواتێکیدا خەڵکی تر ترسی نەما. تر دوایە و ساهەرچی کەسێک لە مەجموعە ماوە و عایلە بیوەیانودەوە لێ قەومیاوە ژنەوە پیاوە و ئەوە کێیە وەڵا پارچە عەرزێکیان شەداپی ئەن بڕە بە خۆت بیکە خانە خێمەی تیا هەڵدا بیکە دیوارێ لە بنیادانشە. دوایی تر خەڵک سەگمەرگی فرەدی بەخوا خەڵک بی نانینەوەی خێزان بی نانینەوەی خەڵکە ڕۆی گوڵەچەنەیە کرد خەڵکە ڕۆی کرێکاری خەڵک ترێ کرد لە دالێ لە ئەیلا ئەولا وەڵا مناڵمان پایپەتی بی وەڵی یعنی خاسەتەن ژن ئەنفال زۆر هیلاک بی. من لە ماڵ خزمێکمانە بیمان وەل بڕێ خزم ترمانە دەر نەهاتینە دەشتەوە هە لە ماڵان نە نانمان گەرەکوی نە چیمان بۆسەم ئیتر وەل کەس و کارمانە وردە قەومەکان مناڵەکانیان نرد بۆی لاولاو منیش یەک مناڵم بی مناڵەکەم گردە باوەش و دوای 14 ڕۆژ لە قارکەرەمێمدەوە لە هاتم وەل کەس و کارمان داوەزیم بۆ ماڵ کەس و کارم. ئیسەیشاوە بەرچاومەوە ڕۆژە خەیاڵم کردو دانیشتیم دەستم کردە گیریان و بەرچاومە داخل چۆن سوار زیلەکە بی چۆن نایە ناو زیلەکە و چۆن زیلەکە بردی و هەر ئاوا سەیرمانیە کرد. ئەیتر وەڵام مێردەکەمیش بڕێ زەلام هاتن وەل مێمزاکانمە گشتیان ناوە سیارە وەل خوارزاکەیە وەل خاڵۆزاکەیە نایەنە سیارە بردیانیان لای خۆمانەوێ وەڵا درۆیان وەلمانە کرد ڕاستیان نەکرد بردیان تەسلیم جێشەکەی ئالیاوەیان کرد. ئەوەنە دامایی ماندی ئەی چۆن نەماندی ئەرە وەڵا لە دەر ئەی ماڵ لە دەر ئەو ماڵجێت نەوەیەوە ئەترسیان بەخوا من 9 ڕۆژ لە ماڵشی براکەم بیم ئەو 9 ڕۆژە ژنەکەوتی وەڵا دایکەکەمیسە تێن ئەدەمە دەسۆکرە وتم بیکە لە ڕێقا بەسیم شەو بم تێلە بەخوا بەیانی هاوسەیەکیان بی هاوردمی بۆ دووس خورماتی و لە دووس خورماتیاتم بۆ کفری بۆ ماڵ براکەم. من خۆم بۆ خۆم پێش ئەنفال براکەم پێشمەرگەبی لەو دەشتە هاتن بردمیان کچ ئازە و بیم 3 ساڵ کردمیانە سژنەوە تا براکەم شەهید بی. تو بێژی بەحەس چی نەشێک کردێتی تەعزیب خەڵکێدا دەربەست نهات. من براکەم پێشمەرگەبی جارێ شویم نەکردی لە 80 تا 82 سجن بیمە لە سجن باقوبە نەفۆسم کفری و جەبارە بیە بۆ دیالە ئەبریام ئەرۆڵا لە دیالە 3 ساڵ ناو سجناوێن لە 80 تا 82 براکەم شەهید بیە و شەیدی براکەم ئەوساکە بەرمانیاندا وەل باوکما سجن بیمە. باوکم هەر چاوی ناو سجنەکە کوێربی خەڵک لە ناو سجنەکە چەند کەس مرد. ئیتر ئەوە نەپیسی ئەرێ وەڵا ئیتر پیسترین شتە سجنە. ئایا ئێمە تاکەی چاوەڕێ بکەین لە لای حکومەتاکەی بەغا ئیسێش بەحسیەکان کوتێکی هێرماوان لە پەرلەمان هەر ئەوانە نوێن ئێمەیان
ئەنفال کرد قەرەبووی ملەت بکەنەوە قەرەبووی خەڵک بکەنەوە مادی و معنەوی